لە سنووری ئیدارەی ڕاپەڕین ساڵ بە ساڵ بڵاوبوونەوەی مادە هۆشبەرەکانی بازرگانی کردن پێیەوە ڕوو لە زیادبوون دەکات. بەڕێوەبەری ڕاگەیاندنی یاسایشی ڕاپەڕین بە کورسان نیوزەی ڕاگەیاند کە تەنها لە ساڵی 2017دا بەکارهێنان و بازرگانی کردن بە مادە هۆشبەرەکان بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە. دیارە لە ساڵی 2017 ئەگەر بەراوردیکەین بە ساڵی پێشخۆی 2016 دەتوانین بڵین خەڵکانی کە بازرگانیە بە مادەی هۆشبەرەوە کردووە یا بەکاریان هێناوە زیادی کردووە و زیاتر لە بواری بازرگانیکردندا زیاد بوو ئەم ڕێژەیە و هۆکارەکەشی بەڕاستی سنووری ئێمە وەکو پێشتیش باسمان کرد سەر سنوورە زیاتر دەگەڕێتەوە بۆی کە بە ئاسانی دەستیان دەگا بۆ مادانە و لێرەشەوە دەگوازرێتەوە بۆ سنوورە جیازیەکان باشوور و ناوەڕاستی عێراق کە لەوێشەوە بۆ وڵاتانی دەوروبەر دەیبن و بەتاکید کە دۆسیەکانی زیاد دەکا بڕی مادەکانیش زیاد دەکا و بۆیە ئێمە لە ئێستادا هەوڵەکانیان زیاتر سەر کردوێتەوە هەرچەندە بارودۆخی دارایی بەڕاستی خراپە هەمدام و دەستگا هەم لە ناو خەڵک ئەوە شۆکارێک بووە کە بۆ ئەوەی کەمێک سستی بەکارەکانەوە دیار بێ بەڵام لە هەمان کاتیشدا زیاتر هەوڵەکان سەرکراونەتەوە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو مادانە. کۆمەڵ ناسێک دەڵێت هۆکاری زۆری بەکارهێنان و بازرگانی کردن بە مادە هۆشبەرەکان بۆ قەیرانەکان و بەتایبەتیش قەیرانی دارایی دەگەڕێتەوە. بێکاریەکێکە لە هۆکارەکانی زیادبوونی مادە هۆشبەرەکان چارەسەری بێکاری یاخود چارەسەری ئەو قەیرانانەی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەنووکو بەڕێز ناماژەر پێکرد تەماشا دەکەی کە ساڵ بە ساڵ ڕێژەی بەکارهێنان و بازرگانی کردن زیاد بووە ئەوش دەگەڕێتەوە بۆ ئەو زۆربوون و یاد بەرزبوونەوەی ئاسی قەیرانەکان ساڵ بە ساڵ تەماشا دەکەی قەیرانەکانیش لەگەڵ زیادبوونی بەکارهێنان و بازرگانی کردن بە مادە هۆشبەر زیاد بووە کاتە چارەسەری قەیرانەکان تۆماتی چەند چارەسەری کێشەکانی بەکارهێنانی مادە هۆشبەر و بازرگانیکردنە پێیەوەی. تەنها لە ساڵی 2017دا لە سنووری ئیدارەی ڕاپەڕین لەلایەن هێزەکانی ئاسایشی ڕاپەڕینەوە دەستگیراوە بە سەرێک کیلۆ شیشە و 28 کیلۆ هێرۆین و 18 کیلۆ حەبی هاڕا و 20 لیتر مادەی جۆری شیشە و 400 گرام حەشیش و زیاتر لە 3 ملیۆن حەبی هۆشبەری جۆری ترامادۆڵ. هەروەها توانراوە 53 کەس بەهۆی بازرگانی و بەکارهێنانیان دەستگیر بکەن. توانە عومەر، کورسان نیوز، ڕانیا.